نەوەڵا زۆرمان نەڕۆشتین هە لە بڕۆی تەرساین. جا ئەوەی لە ناوچەی پڕژە لە کوێستانەکانی پڕژە سەرنجمنی ڕاکێشا یەکێک لەو خاتونانە کە لە نیپاڵەوە هاتووە. جا بام گفتگویەکی کورتی لەگەڵا بکەم بزانم لە کێوە لە کوردستانە جا لە سەروی هەمویانەوە کوردیەکەی زۆر باشە. خاتون سڵاو لێ بێت. سڵاو لێ بێ وەرزگیان. پێمان بڵێیت لە کێوە لە کوردستانە ژیت؟ وەڵای لە 2015 لێرەم. لە 2015 بەڵێ. لە سلێمانیە ژی ئێستا؟ بەڵێ. لەگەڵ چیە هاتووی بۆ ئێران بۆ؟ ئێرە؟ وەڵای لە گروپێکە. لەگەڵ گروپە. باشە کەچی ئێرەت پێ چۆنە پڕژە دەڤەری باڵەکایەتی؟ وەڵای زۆر خۆشە زۆر دەمێکە بەتەمان بووم بێم وێرە بەسرێمان نەکەوتین. ئەم جارە گروپەکەمان هەمووی کچووە ئیتر خۆمان ڕێکەوتین هاتونەوە زۆر خۆشە. ماشەڵڵا کوردیەکە زۆر باشە. باشە لە دوێنێەوە لێرەیت چیتانە کرد؟ چەند شوێن گەڕاون ئەگەر بڕۆیتە سەرەوە هێشتا بەفری زیاتر باریوە لەوێ. زۆر ڕۆشتویت؟ نەوەڵا زۆرمان نەڕۆشتین هە لە بڕۆی تەرساین بە دەسکاتی ناشیگێتەوە خۆمان سەلامەتی دەرەچینەوە ئێرە. لە ترسە نەڕۆشتن. ئارێ وەڵا بەس یاری زۆرمان نەکرد. جیاوازی کەش و هەوای ئێرە لەگەڵ نیپاڵە چۆنە؟ ئۆڕێوەڵا زۆر فەرکە بەسە ساردێکی زۆر سادە لێرە زۆر بە پرۆشتەوارێ ساردیشی زۆر ساردە ئەوە ناڵێم بڵم هینا لێوێ سارد نییە بەس وەکو ئێرە ساردیش نییە گەرمیشی نییە کەمترە. ئەکەی ئەگەڕێەوە تەمەیت لە شو بۆ سلێمانی ئەمڕۆ ئێمە وارە.